ڕزقی حەرام باوەڕ کە شیرازەی خێزانی شتێکەکە، منداڵەکانی شتێکەکە، ناوماڵی شتێکەکە. گەورەترین نیحمەتی خوایە ئینسان بتوانێ نانی حەڵال بباتەوە. ئای لەو کەسانەی کە ڕۆژانە ئیشەکەن تا ئێوارە بە زمانی بە ڕۆژ و ماندوو بوون و کە لە هەمان کاتیشدا ڕزقیان حەڵال نییە. دەبێ ئەوانە ڕۆژێکدا بێت چ جوابی خوای گەورە بدەنەوە. ئینسان خۆشە خۆی ماندی بکات لە پێناو ڕزقی حەڵال. باشە جەنابەت دیتی دەرەوە وەکو باوکێک الحەمدولillah مناڵ و ماڵ و مناڵیشی هەیە. ئێواران کە ئەڕۆیتەوە بەدەستی پڕەوە ڕۆیتەوە لەسەر پەیداکردنی نانی حەڵام و حەرام و حەڵال مناڵەکەت لە ماڵەوە چاوەڕێی ئەوەیە کە ئەو نانەی کە ئەمڕۆ پێات کردیە بیدەیتە ئەو. تاوانی مناڵ لێرە چییە کە باوک لە دەرێ یان پیاو لە دەرێ بە ڕزقێکی حەرامەوە ئێستەوە ماڵێ؟ زانی بەنسبەت ئەو شتەی ئینسان زۆر جار کە ڕزقی حەڵال کە یعنی کەسە شەبینی زۆر باشەرێنەوە وەڵایەوە بە ڕزقی حەڵال گەورەکرا. ڕزقی حەڵال زۆر مهمە. ڕزقی حەرام باوەڕ کە شیرازەی خێزانی شتێکەکە، منداڵەکانی شتێکەکە، ناوماڵی شتێکەکە، ژیانیش توێرانەکە و دوا ڕۆژی شت هەر پەشیمانیە. یا ڕەبی خوای ڕزقی حەڵالمان بە قسەت. ئامین.